ماوەسا گیان بەڵێ گیان کێکم ماوە بەشوم بەڵێ دوو مناڵی هەیە بەڵێ ئەم کوڕی بڵین زاوەکەمان زۆر خراپە لەگەڵەیە هەنێجا لەو پێشتر زۆر ئەیبینێ بۆ لەگەڵەیە ئێستا هەنێشتی ناوماڵی بۆ ناکڕێ جار وەقتی ناخۆشە گەلێجا دەنگە دەنگە دروستە بێ لەگەڵیانە ئێتر بە کورت و مختصەرەکەی نالێ مافرەتی مندان جێ بە دیارە جاروا تووشی کێشەشەبی لەگەڵەیە ئیتر ئایا نازەمەوە کارەکەی خۆیەتی دڵی پیسا لەو پێشتر ئەیبینە بوو مەمنونی پێڵاوەکانی تۆ ماوەساگیان ئێستاکانە کۆمەڵێ شتی هەیە هەر لازم دایشێتی خوشکێتی برایەتی کەسێتی لە کێ وڵین وای لەسا دوو خاونی دوو منداڵ بێن تقریبا 4-5 ساڵێکە بەیەکەوە 3-4 ساڵەکە بەیەکەوە لە کێ وای لە هاتووە ئەمە بەستم دوای مناڵێک دوای دوو مناڵ ئەم جاوای لێ هات یەکەم جار عیبی نەبوو دووەم جاری بابەشت سێم جاری دەکەوتە مناڵ ئەمانەوەی تر وای لا وەرە حەدەمە و دەنگە دەنگکەی لەگەڵی مە هەنێشتمان پێ عیبە ئایا منەوە ئافرەتەی لێفسەنمەوە گوناحبارە بم بەسەر چاو کاکە گیان باوکی محەممەدیان هەر ناوێک گرفتێک نییە پامەکەت با بەنهێنی تر بگە بەسەر چاوی شەڵا قسە بۆ دەکەم بەڵێ ماوەسای گیان فزمۆکارێکی تۆم هەیە لەم شەخەی بینێ تقریبا لەوانەیە هەفتەی ببێ نابێ هەفتە لەوانەیە نەبێ وتی لە خەڵما 3 نەفەری لەگەڵا بووە نەفەر بەخۆیە 3 نەفەرزی لای ئەم تەکەی مامە شێخەمەی لای باخی بەختیاری بەڵێ وتی لێ ڕۆژ وتی نازام خۆی نێرگ ئەو کوڕێ بەفێقی نێرگەلەکەی پێ بووە بێزەبت بۆ خۆیان نازام چۆنی بووە وتی چوینە ئەویانە جامتای ڕەشم دۆزیەوە وتی جامتای زۆر گەورە بوو دی دەمانچەی تیا بوو پاری تیا بوو هەر هەمووی گەڵا بۆ تیا بوو دی پارەکان هەمووی نەبڕا بوو هەمووی بەیەکەوە لە شەدە بۆ نوتی بەس نەبڕابوون بڵێن لێکیان کەنەوە هەمووی ئەوە بەیەکەوە و وەک جامتا دایانخست و لە ناوێ ڕایانخست وتی جادوای هێنامە ماڵەوە 3-4 جامتاشی مەکتەبی تیا بوو ئەمە نەم پێخۆش و دەمانچەی تیا بوو دەمانچە هەمووی ڕاستی تیا بوو ئەمە کچەکە دەوخەونەی بینیوە نە کوڕەکە کوڕەکەی خۆت بەڵێ 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 ئیشەڵە بێتە مای خێر بۆتان بەئیزنی خوا لەسەرش قسەت بۆ دەکەم باش باشە ماوەسای گیان باشە کاکەی بەڕێزم خواگەدار بێ سەرچاو برای شیرینم باوکی محەممەد دەڵێ کچێکم بە شوو داوە دوو مناڵی هەیە ئێستا مێردەکەی لەگەڵی خراپە یعنی شتیان بۆ ناکڕێت لەگەڵیان خراپە بەهانەی پێدەگرێت لی بستێنمەوە گوناهبار دەبم برا شیرینەکەم دوای دوو منداڵ مرۆڤ ڕەفتاری دەگۆڕێ ینی لە چاکەوە بۆ خراپ لە خراپەوە بۆ چاک برا ئەم کوڕە چاک بۆ ئەوەڵی بەداخەوە بەرەو خراپبوون ڕۆیشتووە بەڵام ئەگەر کێشەکە لەسەر نەکڕینی شتا ئینسان شت بە چێ دەکڕدرێ ئێمە عەقڵ و لۆژیکمان هەیە بیری پێ بکەینەوە کاکی بەڕێزم کاکی باوکی محەممەد ئافرەت هەر سروشتی خۆی وایە بەردەوام داوای شت دەکا هەنی وعیبە نییە بۆ ئافرەت چونکە گەوانە بۆە ماڵ دروست نەدەبوو بەخوا من وەکو خۆم بەعنی هەر لە بیرم منێ پیاڵەیەکم بۆ ماڵەوە کڕی بێ ئەگەر چوم کتێبم بازار کڕی بێ هەر لەوە جەنابەت چوبی لەوە چێ پێداویستی پیشەکەی خۆت کڕی بێ بەڵام ئافرەتان وانین ئافرەتان حەزیان بەشتی ماڵە هەر ماڵ ئاوا دەڕازێتەوە خوا ئەم سروشتەی وا دروست کردو پیاوان ئەوەندە حەز و تەرکیزیان ناسی لە سەکەل و پەلەکانی ماڵ بەڵام ئافرەتان دایمە پێیان خۆشە ئەو شتانی کە دەیبینن بیهێنن ماڵەکەیان ڕازاوەتر بێ یعنی دەڵە ژن و ماڵ شێ ماڵ دروست دەکات ژن دروستی دەکات بەڵام شتەکان بە چی دەکڕدرێن بە پارە دەکڕدرێن خۆتۆ دەچی لە بازار داوای شت دەکەی ئەبێ پارەکە لە گیرفاندا بێ لەوە ئەچێ هەندێک جار گرفتەکان بەهۆی ئەوەن خاتونی بەڕێز حەزی لە ماڵە حەزی لە شتی جوانە حەزی لە جلی جوانە بۆ منداڵەکانی خوانی بڕێ دوو مناڵی جوانی هەیە حەزی لەوەی وەکو ماڵی خوشکەکەی براکەی براژنەکەی کۆم دراوسەکەی هاوڕێکەکەی هەندشتی جوانی هەبێ قەنەفەکانی تازەتر بن ژووری میوانی هەبێ و ئێستا کەلوپەلەکان زۆر بوون ژووری نووسنی ئاوا بێ و یان پیاوەش کە جیرفان خاڵی بوو لەوە چێ جاران کەسابەتەکەی باش بوو بێ لەوە چی جیرفانی گەرم بوو بێ دەستی کراوەتر بووە خاتون ڕازی بووە ئێستا تا جەناب بۆ خۆت ئاماژەت بە شتێکەڵی شتی بۆ ناکڕێ شت نەکڕین مادام ئەوەڵی کەسێکی باش و دەستکراوە بووە ئێستا وای لێ هاتوو من لە دڵنیام لەسەرەوەی کەمەک بێ ئەمە بێ جیرفان بەتاڵیە ئەمە بێواریداتیە ئێستا بازارەکان بەڕاستی هەمومان هەلی کەسابەتی ناو بازارین وەڵاهی داهاتەکان کەم بوون تۆ سێرێم حرام خۆرانە مەکەوەی کە فول لە دووە ناکا و
لەم لاولا هەمووی چەپ و گوب دەدا ئەوە جیاوازە بەخوا ئەوەی بەدوی پارەی حەڵاڵا بگەڕێ بڕاتان هەبێ ئەو کەسابەتەوە وەکو جاران نەماوە ئەو پارە مۆڵە دەست ناکەوێت ئەو کەسابەت و گەرمیە نەماوە لە بازاڕە لەبەرەوە دەبێت ئافرەتەکەش هاوکاری بێ من بە جەنابەت دەڵێم قەت پشتیوانی کچەکەت مەکە و ڕێی نیشان مەدە بڵێ کچم لێ قبوڵ مەکە خۆ پاروێنان لە ماڵی باوەکتا هەیە ئەوە گەورەترین هەڵەیەکە بەرامبەر بە کچەکەت دەیکەی چونکە بەدبەختی دەکەی و فەرەز نەوا لێتساندەوە و کە برەش بێم نەدووکتی تەڵاقی دەدەم ئەمجا مناڵڵای باوکی بێ کچەکەی تۆ جەرگ سوتاو دەبێت دوو مناڵڵای بێ و لە ماڵەوە لە لای بن هەموو ڕۆژەکە سەیریان دەکەی و باوکیان لەگەڵ نیە برینێک دەکەوێتە جەستەتەوە کچەکە تەلاق درازارە ششوی بۆ ناکرێتەوە چیاڵە شو بە پیاوێشکی ئاوە باسیش بکاتەوە لەبەر ئەوە کاکەی بەڕێزم هەر چۆن ئێمە بۆ خۆمان خاوەنی هەمومان خاوەنی کچین الحەمدولله چۆن کوڕەکەمان ئەگەر محتاجی هەبێ وڵی لە دەمی خۆمانی دەگرینەوە دەیدەینە کوڕەکەمان دەڵێن کوڕم خۆم کرێخانەکەت بۆ دەدەم با لەگەڵ خێزان تا بین هەندێک نەچێ کوڕی شیرینم یارمەتیت دەدەم مانگانەیەکت دەدەمێ بۆی خێزانەکەتان بەختەوەر بێ باشە کچەکەشمان هەر ئەولاد نییە بەڕێزان هەر ئەولادە فەرقی چێ لەگەڵ کوڕەکەیە ئەگە زانیت لێ بکۆڵەوە ئەگە کێشەکە مادیە کچەکەت حەقی خۆەتی هەندەشتی بێ بەڵام کوڕەکەش حەقی خۆەتی کە گیرفانی خاڵی بێ یان پیا و دوورتر بیر دەکاتەوە ئەڵێ ئافرەت وەڵڵاهی دنیاکە هەموو ڕۆژە لەوەسی ئەم بارودۆخە نەبێ پێویستە هەندە پاشەکەوتمان هەبێ بۆ نمونە ملیۆنە دینارمان لە ماڵەوەیە خۆ دەتوانین بچین قەنەفەکانمانی پێ بگۆڕین بەڵام ئەخە پێویستە ماڵک ملیۆنە دیناری تێدا ببانی نەخۆشێکمان هەبوو عیادیەکمان هەبوو میوانێکمان هەبوو منداڵێکمان هەیە منداڵی سێممان بەڕێوەیە ینی ئەم پیاوە دوورتر بیر دەکاتەوە قەیچێکە بە ئەم ملیۆن دینارەمان لە پاشەکەوتە هەیە با سەرفی نەکەین ئەمە ڕەزیلی نییە ئەمە عاقڵمەندیە جەنابەت ئەگەر ئیمکانیەتت هەبوو لە جیاتی ئەوەی پشتیوانی کچەکەت بکەوی لە کابرا تۆڕەبی بەڵێ کوڕی شیرینم وەرە براشینەکەم وەرە باوکەکەم تۆ کوڕی ئەم ماڵەی هەوڵ دەدەم ئەگەر لە توانامدا هەبێ وەڵای یارمەتی مادیت بدەم ئەگەر گرفتەکەت نەبوونی و نەداریە با هەردووکمان قەنەعەت بە کچەکەم دەکەین ئەویش مەسافەیەدان بە خۆیدا بگرێ لە جیاتیەوەی هەرچی چاوت پێکەوت و حەزل لێ بوو بیکڕی نەخێت کامەی زۆر پێویستیمانە کامەی ماڵەکە زۆر لەسەری پەچی کەوتووە ئەوە دەکڕین ئینسان ئەگەر جیرفانی خاڵی بوو و ئافرەت زۆری داوالێکە زمانیشی خراپ دەبێت یعنی پەس دەبێ ئەمجا قسەی نابەجێ دەکا بەرامبەر بە ماڵی خەزوری بەرامبەر بە ژمبرای بەرامبەر بە خوشکەکانی بە هەمووی دادێتە خوارەوە نیشانەوەی پەست کراوە نەخێر من باوکی محەممەد من وەکو برایەک پێت دەڵێم ئینشاءڵڵا تۆ باوکی کچەکەتی ئەبێ باوکی زاواکەشت دەبی ئەویش عینەشت کورتە نەسیحەتی خێری بکە دوو بە دوو بە بێ کچەکەت بڵێ کوڕە شیرینەکەم واللهی من ئەوەڵ جار زۆر لە تۆ مەمنون بووم وەڵی سوپاست دەکەم هەتا دوو مناڵیشتان بووە ئەلحەمدولیلا خوا دوو گوڵی داونێ من گلەیم لێت نەبووە بەڵام هەز دەکەم ساردێک لە بینی تۆ کچەکەمدا هەیە ئەوە کچمە تۆش کوڕمی بە بەختەوەریتان خۆشحاڵم ها زمانی شیرین چەند فەرقی هەیە والله دێ دەستی شت ماز دەکا و بە خۆش یادەچێتەوە بەڵام لی تووڕەبی و سەرزەنشتی بکەی جارێک یەک دوو جار لەوە وەکو باوکێک وەکو مامێک وەکو خەزورێک احترامت بگرێ بەڵام دواتر وای لەدە هەر احترامیشت ناگرێ هەر گوێشت بۆ ناگرێ لەوە ڕۆژە بەگشتیش تا بێتەوە خۆوانی خەزوریان کوشتۆ بەڕێزان یەکەم جار نییە ینی دو سێ جار ئامۆژگاری لێ تۆڕەبوون ناخی تفەنگی لێ دەستداوەتێ بەتابەتی گەنج ئەمڕۆ هەمووی ئەوەندەی فلیم و ئەم لاولا و کوشتن و بڕین بینیوە دەبێت زۆر وریابی چۆن لەگەڵ کوڕەکەدا بە نەرمی تەعامل دەکەی وەڵڵا لەگەڵ زاوەکەشتا ئەوە بە نەرمی تەعامل بکەی ڕەحمەتی خوا لەو پیاوە بێ کە هەمیشە هانی کچەکەی دەدا کە ڕێز لە مێردەکەی بگرێ کە دەست پێوە گر بێ کە شاد و شکر بێ بڵێ کچە شیرینەکەم تۆ دوو مناڵت هەیە خەڵکێک هەیە هەموو سەروەتی دنیا دەدا بەس لە پێناوی بێتە دایەک تۆ دوو مناڵ پێت دەڵێ دایەکیان لەبەر خاتری ئەوەی کە خوا دوو گوڵی پێبەخشیوی کە مێردێکی پێبەخشیلەوە چ ڕەفیقی تۆ هەبێ وەستا لە ماڵی باوکیا دانیشت بێ ئاوا نەسیحەتی خێری کچەکانمان بکەین دڵنیام ئینشاءالله ڕەحمەت و بەرەکەتی خوامان بەسەرا دەڕێت